دانیشتوانی سێ گوندن کە هەر سێ گوندەکە ناویان سەرکەلە و خزم و کەسوکاری یەکترن. ئەوان دەڵێن تەکنەلۆژیا خزمایەتی کاڵ کردووەتەوە و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی بچڕاندووە. دەیانەوێت لە ڕێگەی بەهارە گەشتێکەوە نەوەکانیان بە یەکتری بناسیێنن. خەڵک بۆنەی ئیش و کارۆمانەوە خۆزانی زۆر سەدان کەم بووە بۆنێ مبایلۆم شتانەوە، بەڵام ئیسا ئەوە سەدانێکی ئەواکەی بەهار و ناشی خوا نادم بەهارەکەشی وان نییە، بەڵام ئەم دەچوونە ئیسفادەی ئەوەیە خەڵکەکە ناسێ خەڵچاوی بەیەکەکەوێت دەمەتەقەیەکەکات خۆشترە. ئێمە وەکو خەڵکی ئەم دێ خەڵکی دەی سەرکەل ئێمە کۆمەڵێ خزمین سێ بنەماڵی نامەزایەکین هەندێکمانەیە لە شار و ئەوانەیە دابڕیا لە لادێوانە ڕەنگە بڕێ لە گەنجەکانمان بێکتی نەناسێت بە حکومیەوەی تۆزێ دوورکەوتنتە لە یەکۆکردن ناو شار و ئاوانە و نەوەکانمان ورد و ئەوانن ڕەنگە یەکتی نەناسین. ئێمە ئەمڕۆ هەڵسیان هەر سێ بنەماڵەکەمان تەمەنی سێ برایە لێرە کۆبووینەوە هەم بۆ سەیرانە بەهارێک هەم بۆ یەکترناسین و خزمایەتی و ئەوانە ئیتر هەموو مەبەستەکەمان ئەو بوودا لە خەڵکی شەکەین لە هەموو ئەو خزمانە لە ئەو خەڵکە لە هەر شوێنێک بێت شتی وا بکەن بۆ نزیکبوونەوەی کێشە کۆمەڵایەتیەکان بۆ ئەوەی کە بتوانین خزمایەتی و تەبایی و برایەتی دروستکە لە ناوێکە. لە بەهارە گەشتەکەدا لە ساڵی 90 کە من ئەسکەر بووم لە خاکی شیمال خۆ دەربەدەر بووم ڕۆژی حرەسی بابل نیزام بووم. گەنجان و ژنان و پیاوانی بەتەمەن بەشدار بوون. پێکەوە نانێکی بە کۆمەڵیان لە نێو سروشت و دوور لە تەکنەلۆژیا خوارد. وەک خۆیان دەڵێن خزمایەتیەکەشیان تۆخ کردەوە. بێتەمای خزمایەتی و ناسینی گەنجەکان و نەوەکانمان کەوا بەهۆی دووری جێکە و ڕێکەوە لە یەک دوورکەوتینێتەوە بگرە نەکە لە گەرمانە لە سلێمانی و شارەکانی ترش گەنجەکان و نەوەکانمان زیادێکەوە ئەلحەمدولیلا و بڵاویان کردووە. هەنێک گەنجمان هەیە بۆ نمونە هەنێک گەنج و ناسیارمان هەیە تا ئیسەر لە هەنێ شوێن یەکتریمان کەمتر بینیوە بەس لەیرە یەکتریە بینین هەم دەرچوونێکی خۆشە خۆشحاڵە بین گەشتێکی بەهارەیە هیوادارین ساڵانە دووبارە بێتەوە خەڵکێکی زۆر تیا بەشداری بکە خەڵکی خۆمانەیە ئێمە خەڵکی ئەم سەرکەلانە هەمووی بە یەکەوە تەباین و هیوادارین دووبارە بێتەوە. و جیاواز لە یەکترناسینی نەوەکانیان ئەسپ سواری و هەڵپەڵکەی کوردەواریشیان وەکو نەریتێکی کۆنی باو باپیرانیان گەرمتر کردەوە. ئامانجمان تەبایی و ئاشتی و برایەتیە لەناو خۆماندا و چەند کللتورێکی باو باپیرانمان کللتوری کۆن زیندوو بکەینەوە ئەمڕۆ وەکو ئەسپ سواری و بەندەوەکو ئەسپ سوارێکی ئەمڕۆ بەشداریم کرد. لە سەردەمی گەورەبوونی کۆمەلگا و فراوانبوونی شارەکان و پێشکەوتنی تەکنەلۆژیا یەکێک لەو هۆکارانەی بەساڵەچوانی نیگەران کردووە لاوازبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە و هەموو هەوڵێکیان بۆ گەرم و گوڕکردنەوەیەتی. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.